جەنابی ڕابەر پەیامی هەرسێ سەرکردە و کۆی ئەو کاری کە دەستیان پێکردووە بۆ برایەتی لایەنە ئیسلامیەکان کە جەختی لەسەر بکاتەوە و لە نزیکەوە برایانمان لە کۆمەڵی ئیسلامی و لە برایانمان لە یەکگرتووی ئیسلامی بەسەر بکاتەوە بۆ ئەوەی کە زیاتر نێوماڵی ئیسلامیەکان نزیکبوونەوەیەکی زیاتر بەیەکەوە بتوانین کەوا کارێکی لە ئەم کاری کە دەستی پێکراوە زیاتر بەرەو پێشی ببن و زیاتر بتوانن بیگەێنە ئەو مەنزڵەی کەوا مەبەستە و جەنابیان تاکیدیان لەسەرەوە کردەوە کە ئەم برایەتیە بەردەوامە بێت ئینشاءالله وەک سەرەتا دەستمان پێکردووە ئینشاءالله نەتیجەی باشی ئەبێ بەرهەمی باشی ئەبێ بە حەقە دووتەکانی جەنابیان ئێمەیان دڵخۆش کرد و ئێمەش تاکیدمان کردەوە کە پشتیوان بەخوای پەروەردگار ئێمەش هاوکار ئەبین و دەستبار ئەگرین بۆ ئەم برایەتیە بۆ ئەوەی کەوا ئینشاءالله بەرەو وەحدەت و بەرەو یەکڕیزی و بەرەو بەرهەمی باش و نەتیجەی باش داتە دەستەوە ئینشاءالله تعالی.